ژنان عەقڵیان زۆر بەهێزە. زۆر جار لە کوردەواری ئێمەدا لە لای هەندێک کولتوری گەلاندا وا دەزانرێ کە پیا و عەقڵی بەهێزترە، بەڵام لە قورئاندا وا نییە. لە قورئاندا خۆی پەروەردگار ستایشی ڕۆڵی عەقڵی ئافرەتانی کردووە کە دەفەرمێ ژنان عەقڵیان زۆر بەهێزە، ئافرەتان کەم عەقڵ نین. یان وەکو باسم کرد دەوترێ لە پەندی کوردیدا ئافرەتان عەقڵیان لە کۆشیاندایە کە هەستان دەکەوێتە خوارەوە. لە قورئاندا بە پێچەوانەوە ئافرەتانیش وەکو پیاوان وان. ئایا هەموو پیاوێک خاوەنی عەقڵ و ژیریە بە دڵنیاییەوە نەخێر. ئایا هەموو ئافرەتێکیش خاوەنی عەقڵ و ژیریە بە دڵنیاییەوە نەخێر. بەڵام چۆن لە ناو پیاواندا پیاوانێکی وەکو بەڕێستان ئەزموندار و عاقڵ و ژیر و بە تەجروبە هەن و قسەکانیان وەکو نەقشی سەربەرد وایە. ئێستا پەندی پێشینانی کوردیمان هەیە، بەشێکی زۆر لە پەندە پێشینەکان ڕێک دێنەوە لەگەڵ قورئان و فەرموودەکانی پێغەمبەردا صلی الله علیه وسلم. قسەی ئافرەتانیش بە هەمان شێوەیە. بەشێکی زۆریش لە ئافرەتان قسەکانیان لێ وەردەگیرێ. قورئانی پڕبەرەکەت و بەخشش بەڵگە دێنێتەوە. لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا بەڵگە لەسەر ئەوە دێنێتەوە کە قورئان پێمان دەڵێ عەقڵی ئافرەتان هیچی کەمتر نییە لە عەقڵی پیاوان، و لە هەندێک شوێندا عەقڵی بەڕێوەبردنی پیاوان گەلانێکی لەناو بردووە، بەڵام عەقڵی ئیداری و بەڕێوەبردنی وڵات لەلایەن ئافرەتێکەوە گەلێکی بەختەوەر کردووە.